سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش هاژغەفورم لە سۆدوێی کراوەی کوردستان 24 لە دووەمین ڕۆژی کۆنفرانسی دڵنیایی لە هەرێمی کوردستان و عێراق لەگەڵتانە بین. ئەمە دووەمین ڕۆژە لە کۆنفرانسێکی گەورە و گرنگ کە یەکەم جارە بەڕێوە چێت باسکردنە لە دڵنیایی هەموو ئەو بابەتانی کە گرنگە بە دڵنیایی ژیان و سەلامەتی بۆ سەرمایی مرۆڤ بە تایبەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دڵنیایی لە هەرێمی کوردستان یەکێکە لەو کەرتە گرنگانەی کە پێویستەکە هەبێت و ئێستا کارێکی زۆر گرنگی لەسەرەکرێت بە تایبەت هەموو گفتوگویانەی لە کۆنفرانسەکەدا کرا لەلایەن پسپۆڕانی شارەزاوە لە سەرجەم سێکتەرەکانی کەرتی دڵنیاییدا گرنگیدان بوو بۆی کە هاوڵاتیان تا چەندێک هۆشیاری دڵنیاییان هەبێت لەسەر ژیانیان لەسەر هەموو بابەتەکانی کە پەیوەستە بە دڵنیاییەوە. یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە هاوڵاتیان بتوانن لە ڕێگەی بیمەکردن یاخود دڵنیایی لەسەر سامانەکەیان هەبێت بانکەکانە. بانکەکان تا چەند بوونەتە جێی دڵنیایی بۆ هاوڵاتیان. بۆچی کاتێکە باسی کارتێکی بانکیەکرێت یا لەسەر هەر بابەتێکی بانکیەکرێت هاوڵاتیان ڕاستەوخۆ بێ دوو دڵی ناشنە بانکەکان هەموو ئەمانە بێتە تەوەرێکی گرنگ کە من لەسەر لەگەڵ کەسێکی شارەزا و پسپۆر لە بوارەکەدا باسێکەم ئەویش بەڕێز کامەران قادرەکە خۆی پسپۆری دارایی و بانکە کە بەتایبەت ئێستا ڕۆڵێکی گرنگی بانکەکان هەیە لە پرۆسەی هەژماری من لە بەنیشتیمانیکردنی موچەی هاوڵاتیان تا دواتر. دکتۆرم کاتت باش بەخێر هاتی. زۆر باشە دکتۆر ئەمە یەکسەر لەوە دەست پێ بکەم دڵنیایی تا چەند گرنگە لە کەرتی بانکیدا هەبێت. بەڵێ دیارە ئێمە ئەگەر باسی کەرتی بانکی بکەین کە چ ڕۆڵێکی هەیە لە ئابوووریە ئەو کاتابێت بانکەکانمان دڵنیا بکەینەوە لە چی لەو زەرور زیادانەی کە بانکەکان تووشی ئەبن کەواتە ئەبێت کەرتی بانکی دڵنیایی بدرێ واتە شەریکاتی ئینشۆرانس بتوانن یا شەریکاتی تەمین بتوانن دڵنیایی بانکەکە بکەن ئەو کاتە بۆی تاکەکانی کۆمەلگا چی بکەن پارە بکەنە ناو بانکەوە بۆی کە بیکەنەوە بەرهێنانەوە. ئەگەر هاتوو من بزانم کە بانکان نەکراونتە ژێر ڕکێفی شەریکاتی دڵنیایی جۆری ئەو کاتە تۆ چۆن متمانی 100% بەو بانکە ئەکەیت دیار ئەمە بەبستمان بانکی کەرتی تایبەتە لەبەرەی بانکی کەرتی حکومی ڕەنگە حکومەت خۆی دڵنیایی بکات دیار ڕەنگە حکومەت تا ڕادەیەک خۆی زمانی بکات بەڵام بانکانی کەرتی تایبەت تۆ چۆن توانی پارە بکەیتە ناو بانکی کەرتی تایبەتەوە کە چونکە لەبەرەی کە ئەم بانکەی خەڵکە یعنی کۆمەڵی سەرمایه‌دارە تۆ چۆن دڵنیابی لەوەی کە ئەم پارەیە و با بڵێین نافەوتێ ئەبێ شەریکات بچێتە ڕژێر ڕکێفی شەریکاتی دڵنیایی جۆریەوە چۆن شەریکێکی دڵنیایی جۆری زمانی ئەم بانکانە بکەم بۆی ئەگەر هاتوو بانکە تووشی قەیرانێک بوو قەیرانێکی مالی بوو ئەو کاتە تۆ پارەکەت نەفەوتێ باشە. ئێمە بۆچیمانەکە بانک ئێمە پارە بکەینە بانکەوە یعنی بۆچی ئێمە پارەکەینە بانکەوە بۆچی ئێمە حەزەکەین بانکەکان بچنە ژێر ڕکێفی ڕێساکانی شەریکاتی دڵنیایی جۆریەوە لەبەرەوەی کە لەبەر دوو هۆکات یەکەم کاتێک کە ئێمە پارەکەینە بانکەوە بۆی کە شەریکە دڵنیایەکە گەرانتی ئەوەمان باتێک کە چی بێت کە پارەکانمان ئەگەر هاتوو بانکە تووشی ئیفلاسیەک بوو پارەکانمان بۆ بژێڕێتەوە بۆی کە 100% پارەکانمان پارێزراو بێ. ئەمە خاڵێکم خاڵی دووەمەوەیە کە زۆر گرنگە بۆ ئابووری ئەوەیە کە تۆ کاتێک پارەکەیتە بانکەوە ئەم سەیڤینانە یان ئەم پاشکەوتانە لە ناو ماڵەکانە هەیە ئەکرێتە بانکەوە بانکەکەیان ئەیکاتە ئیستثماراتەوە کە خراپی ئیستثماراتەوە واتە بەرهەمی ناوخۆی زیاد ئەکات چونکە وەبەرهێنان تاکە کلیلی گەشەی ئابووری چییە وەبەرهێنانەوە یەکێک لە هۆکارەکانی وەبەرهێنانی چییە کەپیتەڵیش چییە سەرمایە چییە لە ئەنجامی ئەو پاشەکەوتانە هەیەت کە لە ناو ماڵەکانێتە دەرەوە کە تاکەکانی کۆمەلگا بەشێکی پارەکانیان بەکارێن بەشێکی شەکەن بە پاشەکەوت ناوێت لە ماڵەوە بەگەوەی کێسا هەیە ئەبێ بکرێتە بانکەوە. ئەم بانکەش من چۆن چ مۆتیڤیشنەکەیە چه هاندانێکەیە کە من ئەو پارێ بکەمە بانکەوە ئەبێ ئەو بانکانە لە ژێر ڕکێفی شەریکاتی دڵنیایی یابن. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەتوانین کەواتە بەشێکی ناڕاستەوخۆ ئەتوانین بڵین هەبوونی شەریکاتی دڵنیایی بەشێکی ناڕاستەوخۆ تەئسیرەکات چە گەشەی ئابووری باشە گەشەی ئابووری یعنی چی زیادبوونی گەشەی ئابووری ئەبێتە هۆی کەمبوونەوەی چی کەمبوونەوەی ڕێژەی بێکاری کە ئەمە کلیلی هەموو دەوڵەتێکە هەموو وڵاتێکە کە بتوانێت چی بکات کە بتوانێت گەشە بە ئابوووریەکەی بادووە بەرهەمی ناوخۆیی زیاد بکەوە پشت بە دەرەوە پشت بە هاوردەکردن کەمتر ببەستیەوە گەوەی کە ئێستا وڵاتی ئەمە بەڕاستی تێکەوتووە. باشە دکتۆر بۆچی لە ماوەی ڕابردووە هاوڵاتیان هێندە باوەڕیان بە کەسێک هەبووە لە ناو بازاڕی مامەڵەکانی دراوە بۆ باوەڕیان بە بانکێک نەبووە ئەمە هۆکاریەوە بۆ کە لە ڕابردووە بانکێک هەبووە کە نەیتوانی وەکو پێویست لە کاتی خۆی ئەو پارەی کە بازرگانێک هاوڵاتیەک هەیەی لە کاتی خۆی بیاتەوە و هەرمەوێ ینی لە ئەستنای پرسیارەکەمە ئەوەشی بخەمە سەر ئەو بانکە وەکو پێویست لای شەریکەیەکی دڵنیایی ینی دڵنیایی بۆ نەکراوە یاخود چی؟
بەڵێ با من لە بانکەکەەوە دەست پێ بکەم لەوە دەست پێەکەین کە ئایا مەسەلەن خەڵکی بۆ پارە ناکەنە بانکەوە ئایا بانکەکە نەکراوەتە شەریکە ینی لە ژێڕەکەی شەریکاتی دڵنیایی جۆریانە بەڕاستی یەکێک ئێمە تەجروبان لە ساڵ 1990ەوە هەیە کە بانکەکانی حکومت پەیچیان کەوت و نەیانتوانی لەبەر گەمارە و ئابوووریەکە نەیانتوانی هیچ پارەیەکی هاوڵاتیان منەوە کاتێککە پارەی هاوڵاتیان نایەوە لە دوای ساڵی 1970ەوەش ئەو پارەیە قودرەتی شڕایی لەدەست بوو تقریبا نتوانم لە ساڵ 80 توانە ئابوووریەکەی لەدەست بوو ئاتە تۆ ئەگەر 2000 بخستا 2000 ئەو کاتەکە ئەو خەڵک فێڵە سویسری بخستا بانکەوە دوای ساڵی نەوەوانەکە کاتێک وەزع باش بۆ 2000ی وەرگرتەوە قیمەتی ئەو توی نەماوە بەڕاستی ئەمە خاڵیەکەم واتە تەجروبەیەکی خراپمان هەیە لە ڕوخانی بانکەکان کە خەڵک پارێکی زۆر دیفەکتاوە ئەمە بۆتەوەی کە خەڵک پارە نەخاتە بانکەوە بەنسبەت ئەوەی کە خەڵک باشە بۆچی پارە ئايات بە مثلا ئێمە چەندین کەیسمان بینیوە لە چەند یەک دو ساڵی ڕابردووە کە چەندین کەس ئیفلاسیان کردووە و شخص ئیفلاسیان کردووە خەڵک پارێکی زۆری یاونەتێ بەڕاستیەوە پەیوەندی بە دوو هۆکارەوە هۆکارێکم ئەوەیە کە ئەم کەسە طماعێکی زۆری یاوە بە ئەوانەی کە قەرزەکان یاوە بۆ نمونەوە چۆتی من لە سا 15 دێمێ لە سا 20 دێمێ واتە قازانجێکی زۆر و ئەم قازانجەش 2-3 مانگ بەردەوام بووە 4-5 مانگ بەردەوام بووە یا با بڵێن ساڵ و 2 ساڵ بەردەوام بووە بە تایبەتی ئەوانەی کە لە سەرتاوە قەرزیان ناوەتێ نەیانزانیوە بەڕاستی ئەمە کەلتوریشی وایان نەبووە بڵێ ئەم پارێکە ئێمە ئێنێ هیچ بزنسێک نییە لە سا 20 پارەکەمان مانگانە بۆ بجێڕێتەوە کەواتە ئێستا من سەیری کەم من چۆن پارەیان بێژە بڵێ وڵا لە سا 10 دێمێ لە مای مانگێکە باشترین کۆمپانیەکانی جیهان ناتوان لە سا 5 قازانجیش بکەن لە مانگێکە یعنی بۆیە بزانە کە ئەمە فەیکە بەڕاستی لەبەرێکە وەسیلەیەک نەبە تۆ پارەکە بکەیتە بانکەوە تۆ متمانە بە بانک نەبەوە و تو ئەم کەسە متمانی بۆ خۆی پایکردو کە مانگان چەند مانگێک یاوێت پارە یعنی قازانجی یاوە بە شەریکەکان یا با بڵێن ئەو کەسانی کە بۆچی سیقیان بە کەسێکە کە بە هیچ سیستەمە ئیژ ناکە و هیچ سیستمی بانکێک و دڵنیاییەک نییە کە لە مای مایەکە دوهێندە قازانجباتێ بەڵام بۆ سیقیان بە بانکێک نییە بەڵێ تەمە سیقیان بە بانکەکان نەبووە لەبەر ئەوەی کە باگراوندێکی خراپیەوە بەس بۆچی سیقیان بەم کەسە هەیە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە باش کە تۆ سیقۆ بە مانگ نییە بانکێک حکومەتێکی لە پشتە ناتوانێت یعنی دعمێ بکاتەوە پارەکە بۆ جێڕ ئەی چۆن یەکێک ئەیگەی پەیوەندی بەو کەلتورەوە کە هەمانە مەسەلەن باش لە سیستەمی فاینانس نازان مالیە نازان مثلا من ئێستا یەکێک خۆداشی هەموو کەس پسپۆڕی بواری مالیە بێت بەڵام یەکێک ئەگە بزانم لە سا دەی قازانج دەیاتی ئەو ئەزانم خەلەلێکی تایە و خاڵی دوم ئەو کەسە ئەوەیە کە هیچ گەرنتیەک لە مەسالی گەرنتی و تأمينات نازانه مثلا من ام بارا ام بيج اي تأمين شي يعني جارانتي شي كم كسا حتى هرب راسي تجارتش هرب راسي تجارت كانك بلاين بو فيك كهوا جارانتي شي كم كسا زرنا كات خو هيج تأمينات يقنيه لمولاتها تابلي والله يجي حتى هيج زوز والله ما بأكل للرجل زرب كان بريك هيج شركات تأمين نيه خلق روشن بيري اوينيه بير لو بكاتو ولا ام بارا ام بو كسا جارانتي شي كبو مجرد حتى اگر براسي مثلا تجارت كواتا بيوندي هي بو ثقافه ئابووری کە هەیە کە خەڵک سەقافەتی ئابووری و دارایی زۆر کەمی هەیە و معلوماتێکی زۆر کەمی هەیە دەربارەی سیستەمی پارەدان و قەرز وەرگرتن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە من ئاماژەی پێم لێرەیە بەڵام ئەگەر هاتوو ئێمە بانکی گەرتی تایبەتمان هەیە لە عێراق موافقەتی دراوە لەلایەن بانکی مرکزیەوە زیاتر لەوانەیە بڵێم 70-80 بانک لە عێراق هەیە تۆ جگەل لەوەی کە ئەم بانکانە بێ لەژێر تەبین نابن و شتێکی تریش هەیە پێڵەن ریزێرڤ ریکوایرمنت واتە احتیاطاتی نەقدی قانونی هەچ کەسێک هەچ بانکێک کە ئەکرێتەوە لە وڵاتە پێویستە ڕێژەیەک لە پارەکەی لەلایەن بانکی مرکزیەوە دانێت ئێمە یەک دوو بانکمان بینی لە 10 ساڵی ڕابردووە ئیفلاسیان کرد من نامێنای بانکان بێنن بەڕاستی بەشێک لەو پارانەی جێڕایە بۆ هاوڵاتیان بۆ لە ڕێگەی احتیاطی نقدی قانونیەوە کە ئەم بانکە کە کاتێک ئیشی کردووە بەشێک لە پارەکەی لە بانکی مرکزی داناوە کاتێک ئیفلاسی کردووە بانکی مرکزی ئەو پارانەی بەکارهێناوە بۆی جێڕانەوەی بۆ هاوڵاتیان ئەمەیەک بەڵام ئەگەر هاتوو ئینشۆرانس هەبێت تەمین هەبێت تەمینی بانکی هەبێت ئەو کاتە چی هەبێت ئەتوانرێت بەشێکی زۆر لە پارەکە و بجێڕێتەوە وەریگریتەوە ئەگەر بەشێکی کەمیشی زۆر یعنی بەشێکی زۆر کەمی فوتت بەشێکی زۆر بۆ جێڕێتەوە لەبەرەوە کۆمپانیەکانی دڵنیایی لە عێراق هەندێک کۆمپانیای ناوخۆیی هەیە بەڵام زۆرێک لە بانکە گەورەکان دڵنیایی خۆیان کردووە لە بانقێکی دەرەوە بەڵێ واتە ئەم پارەیە جارێکی ترکە بیمەی ئەم بانقا کرێت لەلایەن کۆمپانیایەکی دەرەوە ئەم پارەیە برێتەوە دەرەوە ئەمە زەرری نییە بەڵێ طبعا ئێستا با ئێمە پرسیارەکەین باشە منەوە پارەم قسە بانکەوە ئەم بانکەش لەلایەن شەریکێکی تەمینەوە شەریکێکی دڵنیاییەوە تەمین کراوە
ئەی ئەم شەریکە دڵنیاییە زەمان چییە کە ئەم پارەکەم باتەوە مەسەوە من یان بە بانکەکە ئەم شەریکە دڵنیاییە ئەگە بانکی ئیفلاسەکە من پارەکە دێمەوە زەمان چییە کە ئەو ئەم ماتەوە ئەویش ئەبێت چەند قانونێکی هەیە لەلایەن حکومەتی عێراقیەوە بڵێن مەجموعەیە یاسا دەرچووە کە ئەبێ ئەم شەریکەی دڵنیاییە تەئمینات دانە لەلایەن حکومەتی عێراقی ئەمە هەیە خاڵی دووەم ئەبێت چی بکات ئەم شەریکە دڵنیاییە ئەبێت دڵنیایی خۆی بکاتەوە لەلایەن شەریکێکی عالمیەوە کە معتەرەف لە عالەمە بۆ نمونە ئەم شەریکەی دڵنیاییە ڕی ئینشۆرانس ئەکرێتەوە دووبارە دڵنیایی ئەکرێتەوە لەلایەن چی لەلایەن شەریکی ئەوروپی ئەمریکەوە دیارە ئێمە ئەزانین کە ئابووری ئەوروپا ئەمریکا زۆر بەهێزە ئەگەر تۆ بزانی لەلایەن کۆمپانیا یا شەریکەیەکی دڵنیایی ئەمریکیەوە دووسانەوە دڵنیایی دراوەتەوە کە ئەگەر هاتو حتا ئەم شەریکە دڵنیایی ناوخۆیە نتوانێت پارەکە و باتەوە کە لە بانک پارەکە فوتاوە ئەتوانێت ئەو پارەکە بۆ تەحویل کاتەوە کاتە کە تۆ ئەمەی کرد دووبارە ئەمە لایەکی باشە لەبەرەوەی کە ئابووری ئەوان بەقووەتە ئەتوانن ئەو دڵنیاییە بنەوە ئەو بڕەپارەی کە فوتاوە بێنەوە بەم شەریکە ئەم شەریکەش بیاتەوە بەتۆ باشە دکتۆر وەکو دوا پرسیار دێت بکەم کە خاڵێکی زۆر گرنگە پرۆسەی هەژماری من بەڕێوەچیە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە کە هەوڵدراوە موچەی هاوڵاتیان پارێزراو بێ لە ڕێگەی کارتێکەوە بێ بەڵام ئێستا زۆرێک لە هاوڵاتیان نیگەرانن نادڵنیاییان هەیە لە بانکەکان ئەمە تا چەند لە جێی خۆیەتی و ئێوە لەسەر پرۆسەی هەژماری من و ئەو بانکانەی کە بەشدارن لە هەژماری منە ئەڵەن چی بەڵێ طبعا ئەم بانکانە زەمان کراون بەڵام کێشەکە لە زەمانە نییە ئەم بانکانە لە ئیجازیان لەلایەن بانکی مرکزی وەرگرتووە بەڵام ئەوەی کە من تێگەیشتم لە خەڵک ئەوەیە کە باسی قەرزەکەن ئایا ئەم بانکە ئەهلیانە کە کاتێک تۆ هەژمارە گێتەوە لەم بانکانە کە کاتێک قەرز وەرەگری بە سوودی بانکی لە 6 هەرچەندێکە سوودی بانکی وەرەگری بەس ئەوەی کە من لە خەڵک تێگەیشتم ئەوەیە کە کاتێک تۆ قەرز وەرەگری لە حکومەتی عێراقی تەمەن هەموو فیەکانینە بەشێک لە فیەکانی فری ئۆف ئینترێستە فری ئۆف ئینترێست واتە سوی بانکی نییە طبعا بالمناسبە ئەگەر سوی بانکی شێ بە ئەوانەی عێراق لە هەنێ فەقەرەیە سوی بانکی هەیە بەهۆی ئەوەی کە ئێمە بەڕاستی زۆربەی هەر زۆری مسلمانە و التیزامی هەیە بەوەیە بەڕاستی ئەڵێ حرامە ئەوە نایکەم بەڵام ئەوەی کە خەڵک زۆرتر تەرکیزی لەسەرەتی ئەوەیە کە چییە کە ئەتوانرێت لە ڕێگەی بانکە عێراقیەکانەوە بتوانێت فری ئۆف ئینترێست مەسەرەن سوودی قەرز وەرگێ بە سوودی بانکی ئەمە بەبێ سوودی بانکی ئەمە خاڵێکم خاڵی دووەم ئەوەیە دیسانەوە یەنەوە سەر دڵنیایی خەڵک دڵنیایی نییە لەم بانکە ئەهلیانە مەسەرەن لەوانەیە خەڵک بڵێ باشە زەمان چی ئەم بانکە ئەهلیانە بتوانرێت مەسەرەن توش ئیفلاسات نبێت بەس تێڕوانینی خەڵک وایە ئەگە بانکەکە حکومی بێت لەژێر دەستی حکومەتی عێراقیە بێت لەوانەیە بەهۆی کە ئۆیل ڕڤینیو باشە هەر بانکێ بێ بانکی حکومی بێ یاخود بانکی ئەهلی بێ بەس تایبەت بانکەکانی کەرتی تایبەت هەمویان دڵنیاییان بۆ کراوە لەلایەن کۆمپانیای دڵنیاییان بۆ کراوە و هەمووشان ئیجازەیان وەردووە لە حکومەتی عێراقی بەڵێ بەس من خاڵێکی گرنگە بۆ هاوڵاتیان کە بزانن ئەو بانکەی بەشدارە لە پرۆسەی هەژماری من ئەو بانکە دڵنیایی هەیە لە حکومەتی عێراق لە بانکی مرکزی چونکە وەکو لە ئەوڵا باسم کرد شتەکەی فێڵان ڕێزەرڤ ڕکوارمە احتیاطاتی نقدی قانونی هەج بانکێک هەج بانکێک لە هەموو عێراق و بە کوردستان شو ئیشەکات پێویستە ئیجازە هەبێت لە بانکی مرکزی عێراقی و ئەو ئیجازەیە چییە یەکەم مەرحەلەی ئەوەیە کە پێویستە لەسەری کە چی بێ بەشێک لە احتیاطاتی نقدی قانونی و بەشێک لە بڕەپارەی کە هەیەی سەرمایەکەی لە بانکی مرکزی داینێت بۆ ئەوەی کە لە کاتی ئیفلاساتە وەرگرنەوە هاوڵاتە زۆر سواز دکتۆر کامران قادر سپۆر لە بواری دارایی بانک زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ ئەگەڕێمەوە لای ئێوە گفتوگۆکەمان لەسەر دڵنیایی لە دارایی و بانک بوو و کۆنفرانسەکە ئەمڕۆ دووەم ڕۆژێتی و کۆتا ڕۆژێتی هەڵبەت بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوە چوو سپاس کە بینەروبی سەرمان بوون